ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ساڵی 2020 324 ڕووداو بووە، پێکدادان 180، وەرگەڕان 71، شێلان دیسان 71، سووتان 2 دانە. ئاماری مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆوە دیسان بۆ ساڵی 2020 بەداخەوە 36 حاڵەتی مردن هەبووە. دواتر دێنە سەر بریندارەکان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە 400 بریندار بووە لە ساڵی ڕابردوو ساڵی 2020. کەلار سلێمانی 75 بریندارمان هەبووە، کەلار کفری 92 بریندارمان هەبووە، کەلار واتە ناو شار سنتەری شار 122 بریندارمان هەبووە، کەلار پەروێستخان 40 بریندارمان هەبووە، کەلار پشتێنەی کەلارمان مەبەستە 52 بریندارمان هەبووە، کەلار جەلەولا 19 بریندارمان هەبووە. شوێنی ڕووداوەکانی هاتوچۆ بەم شێوازە بووە: کەلار سلێمانی 38، کەلار کفری 75، کەلار خانەقین خۆشبەختانە ڕووداومان نەبووە، کەلار واتە سنتەری شار ناو شار 130 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە، کەلار پەروێستخان 31، کەلار شەقامی بازنەی واتە پشتوێنەی کەلار حەولەکەی ناسراوە 32، کەلار جەلەولا 18. هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بە ساڵی 2020 ئەم هۆکارانن: خێرایی زیاد 168، مەرجەکانی توندوتۆڵی 1 دانە، پابەندەبوون 95، بەکارهێنانی مەی 5 دانە، تێپەڕاندنی هەڵە 16 دانە، هۆکاری ترمان هەیە واتە هۆکاری متەفەریقە 39 دانە. کۆی سەرپێچەکانی هاتوچۆ لە ساڵی 2020 35233 سەرپێچی بووە. طبیعی ئێمە سەرپێچەکانمان نەبێتە چەند بەشەوە وەکو ترافیک وەکو هاتوچۆ. وسولاتی عاجیلەمان هەیە واتە خێرا، وسولاتی ئاجیلەمان هەیە، وسولاتی دواتر، وسولاتی تەبلیغمان هەیە، وسولاتی ئاگادارکردنەوەی پێوتێ و هەروەها ئامێری PDA-مان هەیە پرسن دیجیتال ئەسیستەنت، هەروەها کامیرەی تیژڕەویمان هەیە کە بەم شێوازە دەبێت. وسولاتەکان ئامێری PDA ببورن 220، کامیرەی چاودێری 6423، کۆی سەرپێچەکانیش 35233 سەرپێچی.